بسم الله الرحمن الرحيم. ذاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە گەنجێتیە بالذات کەسایەتی دەرکەوتووە و بۆتە مەعلەمێک دەوروبەر وەکو مەشغەڵێک سەیر کراوە، هەرچەند بڕێک لە سیرەوای نیشانەدەن هەر لەگەڵ ویلادە و لە دایکبوونیە ڕووداوی گەورە ڕوویداوە، بەڵام لە سونەی سەحیحا ئەوانە زۆر پشتی پێ نابەسێ، بەڵام گەنجێتی دیارە کە پڕبووە لە شکۆ، پڕبووە لە بەرچاوی، هەر لە تازەلاوێتی و سەرەتایەوەی کە خۆمان ئەڵێن مێرد مناڵیەوە ئیشی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیار بووە کە کەسێک بووە وەکو تعبیری ئێستای کوردی خۆمان ئەڵێن دەستی لە گیرفانی خۆیان بووە، هەر ئیشکردن کارکردن وا لە ئینسانەکە ڕێز و بەهای هەبێ لە دەوروبەرە. مرۆڤ ئەگەر بێ ئیش بوو، بێکار بوو بووە بار بەسەر ئەوانی ترەوە، هەرچەنێ جوان بێ، چەنێ کەشخە بێ، چەنێ زیرەک و قسەزانیش بێ جەروایە، هەموومانەشکێتەوە بە دیوە خراپەکەی ئاڵێن خۆزگەوە ئەوەنە قسە زانێ ئیشێکی بکردایە، خۆزگەوە ئەوەنە کەشخە و بەرچاوێ بیتوانایە دوو تیکەنان دەرکا نەبێتە بار. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەو هەموو جوانی و حوسنی خەڵق و خولوقا کە هەم لە شولارا جوان بوو، هەم لە ئەخلاقە، یەکێک لەو شتە جوانانەی کە هەی بووە نەک ئەرکی خۆی تەنیا، بەڵکو ئەرکی باپیرەی تاما بوو، دواییش مامی کە مناڵێکی زۆری بەسەرەوە بوو، حاڵی دارایی باش نەبوو، گرتووەستۆ توانی بووی بە شێوەیەکی جوان خۆی بخاتە دەرکە کەسێکە نەک منەتی بەوانی تر نییە لە ڕووی ئیش و کارەوە، بەڵکو ئەوانی تر لەسەر شانی ئەو ئەتوانن بژێوی ئیشی خۆیان دەرکەن. ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە هۆکارێکە بۆ شکۆمەندی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئیشکردنی، معانات بینینی و هیچ لارەیەکی نەبووە لەوەی بۆ دەرکردنی بژێویەکی باش، تەنانەت شوانیش کاکە لە چاوی زۆر کەسەوە پێچێ پیشەی شوانێتی پیشەیەکی ینی زۆر خراپ بێ، قورسترین پیشە بێ، ئەو ئامادە بوو لەگەڵ ئەوانە بە جوانی بڕوا مامەڵە بکە، بتوانێ وا لە خۆی بکە کە بێتە مەشغەڵێک، بێتە نورێک بۆ ئەوانی تر. یەکێک لە خاڵەکانی تر عەقڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێش خۆیەوە بووە، زۆر پێگەیشتووتر بووە لەوەی کە زۆرێک لە هاوتەمەنەکانی هەن. ئەو ڕووداوەی کە هەمومان لە سیرای زانین، ڕێکخستنی قەبیلەکانی قوڕەیش، ئەو هۆزەکانی مەککە عەرەبەکان کە کاتێک کەعبە بەرلافاوە کەوێت ئەڕووخێ بینایەکەی، هەمومان ئەو مەسەلەمان بیستووە، ناکۆکێک دروستە بێ وەکو شەرەفێک کامیان ئەم شەرەفیان بەرکەوێ، ئەم هۆزەکە ئەو تیرەکاڵێ من کە بەردە ڕەشەکە خەمە شوێنی خۆی شتێکی پیرۆز بۆ بەلایەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دێتە ناو منطقەکەەوە بڕیارە دەنێت کەس لەم دەرگاوە هاتە ژوورەوە بێتە حەکەم، کە ئەیبینن ئەوە هەمویان دڵخۆشن کەم گەنجە هات لە تەمەنی 25 ساڵی، یا گەنجێکی ژیرە، ئامادە بوون لە کاتێکە کە عەرەب حسابیان بۆ گەنج زۆر نەکردو، ئامادە بوون کە ئەو بێتە حەکەم، ئەویش توانی گومانەکەیان بە جوانی بسەلمێنێ کە خراپ نەبووە، ینی خراپ حاڵی نەبوون، بزەبت من پیاوی ئەم ڕۆژەم ئەوەیە کە عەباکەی داناڵی بەردەگە بخەنە سەری، لە هەر تیرەیەک پیاوێک بێت چمکێکی بگەوی خاتە شوێن خۆی. ئەمە ئەتیلافە بتوانی ئێمە بەداخۆی مەسەڵەن لەم سەردەمی ئەنتەرنێت ومانە لەم کوردستان و جوگرافیا بەداخەوە خراپەی خۆمانە بۆتە باوێک گەنج زۆر جار ڕێزی کەس ناگری، ئەسڵەن ئامادەیە بە پۆستێک بە کۆمنتێک شەڕێک بنێتەوە لە بین دوو حزبا، لە بین دوو عەشیرەتا، لە بین دوو شارە، کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو تەمەنەی لە گەنجێتیە توانی ناکۆکیێکی زۆر گەورە بکاتەوە، ئەسڵەن ئەگەری بوو بێتە شەڕ. عەرەب جاری وایە دوو قەبیلەیەک ئەوس و خەزرەج لەسەر حوشتێ 100 ساڵ شەڕیان کردو، دوور نەبوو لەسەر ئەو حەجر ئەسوەدی، ینی 100 ساڵ شەڕ دەست پێ بکەنەوە، بەڵام ئەم توانی یەکیان خا. ئەم حاڵەتانە زۆر گرنگە، حتا کاتێ بۆ پێغەمبەریش ئاخر ساڵی گەنجێتی بووە، شکۆمەندی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو چۆن لە باشتا خوای گەورە ختام و میسکە و خواردنەوانی ئەیخۆن، ختامی تەمەنی گەنجێتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ترۆپکی عەتا و جوانی و شکۆمەندی بوو کە خوای گەورە هەڵی بژارد وەکو نێردراوێکی خۆی بۆ ئینسانیەت بە هەموو وەکو ڕەحمەتێک بۆ کۆی دنیا. ئێمە توانین لەوەوە گەنجانمان زۆر ئیسفادە بکەن، سەیری ئەو تەمەنە مبارەکەی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه و سلم، تا ئامانیش وەکو ئەو بن لەو ڕێبازە جوان و پاکەلانەدا.